سەرەتا لە چاچی بێتیمان پرسی وتمانی یاریەکەم شۆ چۆن دەبێت ئەوش وتی 4 بەیەک بۆ ریال مەدرید دەبێت بەڵام ئەوە 2 گۆڵی خواردووە مەدرید یاریەکە بەرەو کۆتایی دەڕوات نزیکیشبووینەوە لە کۆتایی پێشبینی چۆن بوو سەرەتا پێشبینیەکە دادەدی وڵای پێشبینیمان بەر بخۆم خۆتی خۆم هاندەری بەشلۆنم بەس سەرەتا لە چاچی بێتیمان پرسی وتمانی یاریەکەم شۆ چۆن دەبێت ئەوش وتی 4 بەیەک بۆ ریال مەدرید دەبێت بەڵام ئەوە 2 گۆڵی خواردووە مەدرید 2 گۆڵی خواردووە ئەوەکەی ڕاستە بێزەحمەت چاچی بێتی لە کوردستان داخرێ لە کوردستان ناکرێت وەڵا داخرێ باشترە داخرێ لە بەرەو پێشبینیەکانی هەمووی درۆیە چەندەم جارەوە لە چات جی پی تی دەپرسی وەڵای ئەوە شەشەمین جارە لی دەپرسم تەنها یەک جاری ڕاستی کردووە لەو 6 جارە چواری درۆ بووە یعنی تەنانەت بەرامبەر بایەرن میونخش لێمان پرسی هەر درۆی کرد بەرامبەر پاریسش بەرامبەر بایەرن میونخ لێمان پرسی هەر درۆی کرد ئەوە چەندمین جارە درۆکە پێویستە دابخرێت چات جی پی تی باشە پێشبینی تو چ بوو پێشبینی من 3 بەیەک بۆ بەرشلۆنەیە هەر لەسەر قسەکەی خۆت مای لەسەر قسەی خۆمم بەرشلۆنەی هەر یەکەمە مۆرالی بەرزە بەرشلۆنە مۆرالی ملیۆنە